بۆ سێمین ساڵ وەکو ڕێکخراوی ئەربیل ماراتۆن ڕاکردنی منداڵان ئەنجام دەین کە ئەو ڕاکردنە بە خۆشحاڵیەوە ڕاکردنیی نێودەوڵەتیە لەبەرەوەی کە فیدراسیۆنی ماراتۆن و ڕاکردنی ماوەکان AMIS سەرپەرشتی دەکات هەماهەنگی دەکات بۆ سێمین ساڵ کە ئەو شەرەفە بە هەولێر دراوە هاوکات لەگەڵ وڵاتانی هیندستان و هەروەها ئیکوادۆر هەموو منداڵانی کە بەشداری دەکەن کە زیاتر لە 1000 منداڵە میدالەی نێودەوڵەتی ئەو ڕێکخراوە وەردەگرن و جگە لە ڕاکردنەکە ئێمە هەوڵمانداوە لە شوێ فیستیڤالێک بۆ منداڵان ئەنجام بدەین کە ساعتێک کارتۆنیەکان ئامادە دەبن هەروە منداڵەکان دەموچاوێن ڕنگ دەکرێ و کۆمەڵێک گۆرانی و دیاری و خەڵات بەسەر منداڵاندا دابش دەکرێت ئامانجەکە ئەوەیە کە زیاتر منداڵان فێر بکەینکەوە لەو تەمەنەدا وەرزش بکەن تا چەند وەرزش گرنگە و لە هەمان کاتشدا ببێتە دڵخۆشیەک خۆی لەبەر مانگی ڕەمەزان ئێمە ئەو ڕاکردنەمان گیاندا 29 مانگ لەبەرەوەی کە لەو کاتەدا هەم ڕەمەزان بوو لە ڕۆژی جیهانی منداڵانێکی چێش هەم ڕەمەزان بوو هەمیش کاتەکەی گەرمتر بوو قوتابیان تاقیکردنەوەکانیان هەبوو بۆ ئێمە کاتەکەمان گیاندا ئێرە سەبارەت بە ناونووسینیش ئەو ڕاکردنە بەڕاستی ئێمە لە ڕێگەی لینکەوە هەروە لە ڕێگەی ژمارەی مۆبایلی تایبەتەکانی ڕێکخراومان خەڵکانێک دەن بەشداری دەکەن هەروەها خەڵکێک منداڵانی لە ڕێگەی پەیمانگاکان و یان لە ڕێگەی ئەکادیمیەکانی تۆ پێوە بە خۆشحالی و تاوکو ئێستا ناوی خۆیان تۆمار کردو بۆ ڕاکردنەکە ئامادەن.